بەڕاستی ئەم ڕوودا و ڕووداوێکی چۆنەڵی نەخوازرا و بوو بۆیە ئێمە تەسەوری ئەومان ناکرد هەروەها مامۆستاکانیش تەسەوری شتیوان نەکردو لە بەرەوەی کە ڕووداوەکە شتێک ڕووداوێکی سروشتی بوو ئەمە نییە بری ئامادەکاری شتێ پێشتر پێت بردی ئامادەکاری بۆ بکەیت یعنی تا ئاو بەڕاستی مناڵەکانیان دەستیان خۆی بردووە سەربان هەندێکیان بردووە ماڵەکان یعنی مامۆستاکان نەبوونایە بۆی ئەمێ زۆر سوپاسی بەم لەبەرەوەی مامۆستانە نەبوونایە 250 خوێندکار زۆرە لە قوتابخانەیەەکە تۆ وەرە لە شوێنەکابی 6 کەس 250 کەس زۆر ڕزگارکردنی تۆ ئەمە بە قسە ئاسانە بەڵام کاتی دیتە ناو واقعەکەی بینی شتێکی زۆر چۆنەڵێ ناخۆش بوو ئاوەکە زۆر بوو سارد بوو دەستیان خۆش بێ مناڵەکانیان بریوە سەربان یەک مناڵێ یعنی لودی خوێنی لێ نەها ئەمە زۆرە بەڕاستی هەروەها خەڵکی مەنتیقەی گەڕەکی هەرێم بەڕاستی بە تایبەتیم زیرانانە زۆر ینی بەڕاستی بەس ئێمە ناتەمەکە خوای گەورە جوپاداشیان داتەوە دەست شایان خۆش بێ